بەڕێزانم کاتتان باش لە شەقامی سالم لە ساوڵەکە ڕێپێوانێکی جەماوەری بۆ پژگیریکردن لە ڕۆژاوای کوردستان دەستی پێکردووە بە بەژاری سەدان کەس دوێنێ ئەم پلانەدانرا کە ئەمڕۆ ئەم ڕێپێوانە بۆ پژگیریکردن لە ڕۆژاوا دەست پێ بکات و ئەمڕۆژ لە کات و ساتی خۆیان لەگەڵەوەی کەشێکی باراناوی سارتەیە، بەڵام دەبینن لە دیمەنەکانە بەشێکی زۆر لە سەرجەم چین و توێژەکانی چین و توێژە جیاوازەکانی کۆمەلگا هاتوون و بەژاری ئەم ڕێپێوانە جەماوەریە دەکەن. دیمەنەکان دەبینن ئێستا وەکو باسم کرد بەشێکی زۆری هاوڵاتیانی شاری سەیمانی و هاوڵاتیانی دیکە و لە سەرجەم شار و شارۆچەکانەوە سەرجەم چین و توێژەکان هەر لە هاوڵاتی و هونەرمەند و هەروە هاوڵاتی سەرجەم چین و توێژەکان دەیان ڕۆژنامەنووس چالاگوان بەشێکی دیکەی بەشێکی زۆر لە چین و توێژەکانی کۆمەلگا لەگەڵم کەشە ساردەیە، بەڵام ئەوان هاتوون و بەژاری لەم ڕێپێوانە جەماوەریە دەکەن. لە سادا لە دیمەنەکانە دەبینن هاوڵاتیانن بەژارن لە ئەم ڕێپێوانە جەماوەریەجا و بڕیارە خۆی لە شەقامی سالم لە ساوڵەکەەوە دەستی پێکردووە هەتا بەردەم باخی گشتی بەردەوام بێت. ئەشمەلای بەڵێ ئەشمەلای هەندێکیان و گفتوگویان لەگەڵ دەکەم سەبارەت بەم ڕێپێوانە جەماوەریە. ساڵتان لێبێ کاتۆکە نێرم کاتت باش. چەنە کەشێکی سارد و باراناویە، بەڵام ئێوە سوور بوون لەسەر ئەم ڕێپێوان و گربوونەوەی سێوە چییە بۆ ڕۆژاوای کوردستان؟ ئێمە ئەمڕۆ وەکو جەماوەری شاری سلێمانی و تاوی هەرێمی کوردستان وەکو ئەرکێکی نیشتیمانی نەتەوەی ئەخلاقی مرۆیی بۆ پاڵپشتی ڕۆژاوای کوردستان ئاڵوێستی خۆمان دەرەبڕین دژی ئەو داگیرکاری و کۆمەڵکوشی و نادادپەروەریەی کە دەسەڵاتی شەرا بەرامبەر ڕۆژاوای کوردستان پیادەی ئەکا لەبەری ئەوەی جێبەجێی ئەو ڕێکۆتنامەیە بکات کە لە مانگی ئازاری ساڵی پارە مەزلوماتی واژووی لەسەر ئاشتی و پێکەوەژیان و یەکتر قبولکردن و ژیانێکی خۆشگوزەران بۆ گەلی سووریای کرد بە جیاوازی پێکاتەکانیەوە، بەڵام حکوومەتی وایخود دەسەڵاتی شەرع لەبەری جێبەجێکردنی ڕێکەوتنامەکە بە جەنگ وەڵامی ئەویایەوە. بۆیە هەڵوێستی ئەم داگیرکاری کە شەرع ئەنجامی ئەدا دژی ناسنامەی گەلی کوردە، دژی قڕکردنی گەلی کوردە، دژی ئەم ئەو پێشێلکاریانەیە کە ئەیکا بەرامبەر بە گەلی کورد. بۆیە پێویستە یەکگرتووی یەکەڵوێسی و یەکبوون و پێکەوەی کارکردنی هەر تاکێکی کورد و دەسەڵاتدارانی سیاسی کورد لە هەر پارچێکی کوردستانان پێویستە بە یەکگرتووی بتوانن وەڵام دەرەوەیەکی جددی و حەقیقی بن و هەڵوێستی خۆیان دژی ئەم نادادپەروەری و بێمافیە کە بەرامبەر بە گەلی کورد دەکرێت دەرببڕن. زۆر سپاسشی دەسان خۆش بێ. بەڵێەوە یەکێک بوو لە بەژاربووەکان کە ئەمڕۆ بەژاریان کردووە لەم ڕێپێوانە جەماوەریە و ئێستا لە دیمەنەکان نابینن بەشێکی زۆری هاوڵاتیانی شاری سەیمانی و هاوڵاتیانی دیکە هاتوون و بەژاری لەم ڕێپێوانە جەماوەریە دەکەن. دەشمەلای هەندێکی دیکەیان ساڵتان لێبێ ئەم کاتتان باش. هەرچەنە کەشەکە ساردە، بەڵام ئێوە سوور بوون لەسەرەوەی کە ئەمڕۆ ئەم ڕێپێوانە جەماوەریە بکەن. چیتان هەیە بۆ ڕۆژاوای کوردستان؟ کەشێکی سارد بەڵام دڵێکی گەرم ڕۆحێکی گەرم لە باشوورەوە لە سلێمانیەوە بۆ ئەو گیان فیداییە ئەو مەردایەتی کە لە ڕۆژاوا گوزارێ، ئەو کسوکڕانی لەوێ بەشێکن لە ڕۆحی ئێمە، بەشێکن لە ژیانی ئێمە و ئەو مقاومەیە مقاومەیەکی گرنگە. ئێمە لێرە هیچمان پێ نەکرێ، بەڵام لەم کەشەیە توانین پیان بڵێن ئێمە لەگەڵتانین، لەگەڵ چەک و لەگەڵ دەست و لەگەڵ بازووی ئێوەیین. ئەو قوربانیانی لەوێ ئەدرێ، ئەو خەبات و تێکۆشانی لەوێ کرێ بەشەکە لە ڕۆحی ئێمە و دڵخۆشم بەوەی کە بۆ یەکەم جارە لە کوردستانە هاودەنجیەک هاو سۆزیەکی گەورە هەیە. بەشێک لەو هێزانی ڕەنگە پێشتر کە لەگەڵی نەبووبێتن، هێزگەلێکی دینی لەگەڵی نەبووبێتن، ئێستا هەمومان هەموو ئەو ئینسانانی لە کۆمەڵگەیەمەیە بەرگریەکی سەرسەخت لەو دۆخاکەین. بەڕاستی بۆ ئێمە زۆر گرنگە. یعنی ڕێک ئەوەیە دوو ئەکاتە یەک، دوو ئەکاتە یەک. ئێستا بۆ بە یەکە چوارەکە بۆ بە یەک ئێستا بەڕاستی. جگەل لە خەڵکی شاری سەیمانی هەندێک چین و توێژی دیکەم خەڵکی دیکەم بینی هاتوون
بۆی کە بەشداری بکەن لەم ڕێپێوانە. ئێوە خەڵکی کەتان بەدی کرد هەموو ئەوەی کە ئەیبینی بەشێکە لەوانە هەموو ئەو هاوڕێنی کە ڕەنگە دوور بن لە دەرەوەی شار بێ نەمان بینی ئێستایان بینیتەوە هەموو ئەوەی کە لە لەحزەیەکی لە لەحزەکانە ڕەنگە گلەی یەک یا شتێکی هەبێ لەم دۆخەیە ناتوانانی بێدەنگ بی لەم دۆخە دۆخێکی ئیزگار گرنگە و دۆخەکە پێمانڵێک کە ئێمە هەین وە لەسەر پای خۆیمانین هەندێک زار هاوڕێژەم جەروای بێ ئومێدە بیاڵی هیچ ناکرێ و هەڵی کورد پەرپەرتە هەندێک زار بێ ئومێدە بیاڵی کورد هیچی پێ ناکرێت بەڵام لە لەحزەیەکی ئاوای هەستەکەی هەست و سۆزی کوردایەتی خەڵک ژیانی ڕۆحی کوردایەتی خەڵک و بەردەوامە ئەمە بۆ ئێمە هیچگار گرنگە قوربانم هاوڕێژەم سەرکەوتوو بن بەڵێ هەتا بێت ئاپۆرای جەماوەری دەبینن لە دیمەنەکانە بەشێکی زۆری خەڵک بەشدارە لەم ڕێپێوانە ژەماوەریە و بەشدارن لەم ڕێپێوانە وەکو باسم کرد کە جگە لە هاوڵاتیانی شاری سلێمانی بەشێکی زۆری هاوڵاتیانی دیکەش لە سەرجەم شار و شارۆچەکانەوە هاتوون و بەشداری دەکەن لە دیمەنەکانە ببینن هاوڵاتیانێکی زۆر بە لێشاو لە شەقامی سالم لە سەوڵەکە بەشدارن لەم ڕێپێوانە ژەماوەریە وا بڕیارە لە بەردەمباخی گشتی لەوێ دیارە بەیاننامەیەکیان دەبێت یاخود چالاکی دیکە لەوێ بەڕێوە دەچێت تا ئێسایی لەسەر بێت و هاوڵاتیان سەرجەم چین و توێژەکان بەشداری دەکەن لەم ڕێپێوانە ژەماوەریە و لە دیمەنەکانە دەبینن بەشێکی زۆری هاوڵاتیانی شاری سلێمانی بەسەر جەم چین و توێژەکانەوە بەشداری دەکەن تا بێت ئاپۆرای جەماوەریەکە قەرە باڵغتر دەبێت و وەک دەڵێن گەرم و گوڕتر دەبێت وەکو خۆیان باسییان کرد لەم کەشە ساردەی شاری سلێمانی بەڵام هاوڵاتیەکی زۆر بە ژل و بەرگی کوردیەوە و بە ئاڵای کوردستانەوە هاتوون و بەشداری دەکەن سڵاوتان لێ بێت جگەل لە خۆتان منداڵەکەشت تێناوە بەڵێ سڵاو لە ئێوە بێ چیتان هەیە بۆ ڕۆژاوا هیوادارین ڕۆژاوا سەر بکەوێت و دوژمن لە ناو بچێت بڵێ گیان تۆ ناو چییە چۆن ناتی هەربژی لەگەڵ داهی هاتی تۆ چیت هەیە بۆ کوردستان پشتیوانی بۆ هەواڵان پشتیوانی بۆ هەواڵان سەرکەوتوو بن بەڵێ دیمەنەکان دەبینن ڕوتینێکی زۆر هەیە ئەمڕۆ لە شاری سلێمانی لەگەڵ ئەو کەشە سارد و سەرمایی کە هەیە بەڵام خەڵک بە ژلی کوردیەوە و بە ئاڵای کوردستانەوە هاتوون و بەشداری دەکەن لەم ڕێپێوانە ژەماوەریە و وەکو باسم کرد لە بەردەم باخی گشتی دیارە چالاکی دیکە بەڕێوە دەچێت و بەیاننامە دەبێت و لەگەڵ ئەو کەشە سادەی کە هەیە با دیمەنەکان بگوازەوە دەبینن هەمووی بە ئاڵای کوردستانەوە و بە ڕوتینێکی زۆرەوە بەشدارن لەم ڕێپێوانە قوربان سڵاوتان لێ بێت ئێوە لە چۆ هاتوون چۆن ئەمڕۆ بڕیارتان نا بەشداری بکەن لەم ڕێپێوان وڵی ئێمە لە شاری سلێمانیەوە هاتوین ویسمان ئێمەش ئەمڕۆ دەنگی خۆمان بخێنە پاڵ دەنگی براکانمان لە باکوور و لە هەولێر کەوا پاڵپشتی خۆمان بۆ هاونیشتیمانیانمان لە ڕۆژاوا و لە ڕۆژهەڵاتیشمان بیر نەچێت ئەمە تەنها بۆ ڕۆژاوانیە بۆ ڕۆژهەڵاتیشە کە لەوێ خەریکی سەرهەڵدانن خەریکی ڕاپەڕینن لێرە سڵاویان بۆ ئەنێرین سڵاو بۆ غیرەتان بۆ شەهامەتان سڵاو بۆ ڕاپەڕینی ڕۆژهەڵات ئەوانیشمان لەبیر نەکردووە و بۆ ڕۆژاواش براکانمان لەوێ نیشتیمانیانمان لەوێ لە بارودۆخێکی سەختدان لێرە ئێمە هاتوونە پاڵپشتیانەکەین بۆی کۆمەڵگەی نێودەوڵەتی بێنە سەر دەنگ ئەو مافی مرۆڤێکەوە ئەوان بانگەشەی بۆ ئەکەن دەرکەوتوو هەر جارێک لە هەر پارچێکی کوردستانە هێرش ئەکرێتە سەر کورد ئەو بانگەشەی ئەوان بەدرۆ ئەکەوێتەوە ئەوان تەنها مەسلحەتەکانیان ئابوووریەکەیان بازرگانەکەیان لە شوێ بێت گرنگی بەوادن بە هیچ شێوەیەک گرنگی بەوە نادن مافی مرۆڤ لە شوێیە حەقی ئینسان لە شوێیە و ئێمە هاتوونە هیچ نەبێ کۆمەڵگەی نێودەوڵەتی هەر کەسێک ئێمە بتوانین دەنگمان پێ بگەێنین ئەو بۆی کەوا بێتە سەر خەت ئەم شەڕێکەوە لە ڕۆژاوای کوردستان ڕووەدات و لە گەڕاکی شێخ مەخسوود و ئەشەفیە بۆ هاوکاری براکەمە لەوێ شەڕەکە ڕابگیرێ و هاونیشتیمانیانمان بچنەوە سەر ماڵ و حاڵی خۆیان بەڵێ لە دیمەنەکانە دەبینن وەکو باسم کرد بەشێکی زۆری هاوڵاتیان سەرجەم چین و توێژەکان
بەژارن لەم گربوونەوەی دەبینن بە ئاڵای کوردستانەوە و بە گەڕوتینێکی زۆرەوە لەم کەشە ساردەی سەیمانی بەژاری دەکەن لەم ڕێپێوانە ژەماوەریە ببینن دیمەنەکان و ئەو گڕوتینەی خەڵک ببینن کە سوورن لەسەرەوەی کە ئەمان دەمێت لەگەڵ دیمەنەکانە بمێنەوە و تا بێت ئەم ئاپۆرا ژەماوەریە زیاتر دەبێت و خەڵکی زیاتر بەشدار دەبێت لەم ڕێپێوانەدا. دەست خۆشە. بەڵێ تا بێت ئاپۆرا ژەماوەریەکە فراوانتر دەبێت و زیاتر دەبێت. دەچمە لای هەندێکی دیکە لەو بەڕێزانەی کە بەژارن لەم گربوونە و جەماوەرە ئەم ڕێپێوانە ژەماوەریە و لەگەڵیان دەمەوێت گفتوگۆی زیاتر بکەم. ساوتان لێ بێ ئەم کاتەتان باش لەگەڵ ئەم کەشە ساردەی سەیمانی بەڵام ئێوە ئەمڕۆ هاتوون و بەژاری لەم گربوونەوەی دەکەن. سەتان چییە بۆ ڕۆژاوا؟ والله يعني دبي محمي أذكرهم باخذهم دا قرية متي دبي محمي ولا بتن روجابا بتن شيخ مقصود دبي تشتكي كم أمتين مشي المكان دي تشتكي تمناي تۆ لێرەوە لە باشوورەوە دڵت دەسووتێ بۆ ڕۆژاوا؟ طبعا شاو محمي كردن أمامي كل وقت هي بس دراسة أسمع في التلفزيون مستشفى وكشتية أسألك قاعد كسكري ولا الرجافة هن؟ لا راسة كسينة بس حبي كرد سووا كيف من الحبي ئێستا دەتوانین بڵین کورد چوار پارچە نییە یەک پارچەیە. دولتي مصر والعربي تذكر الآن دولتك حسابك ما فينا من كردستان تركيا خالي من كردستان روجافا أمشي أتحكم بسنين سأسبيك وهاتوا تقسيم كيف زۆر سپاس دەست خۆشە بووین. بەڵێ تا بێت ئەو ڕێپێوانە جەماوەریە فراوانتر دەبێت و لەگەڵ دیمەنەکانە ئێستا ڕێپێوانە وەک دەبینن بە بەژاری سەدان کەس لە شاری سەیمانی لە شەقامی سالم لە سەوڵەتە دەستی پێکرد کەمێک لەمەوە پێش و ئێستا خەریکە دەگەنە بەردەم باخی گشتی و لەوێ نامەی هاوبەشیان دەبێت قسەی دیکەیان دەبێت چالاکی دیکەیان دەبێت. دیمەنەکان دیمەنی ڕاستە و خۆی ئێسای شاری سەیمانین بەژاربۆکانم کە ئەو کەسانی کە وەرم گرت ئەوان دەڵێن ئەمە یەکەمین جارە بوو لە هەر چوار پارچەی کوردستان بە یەک دەنگ بە یەک ڕەنگ بە یەک ئامانج بە یەک قووەت ئەمان داکۆکی و پشگیری لە ڕۆژاوا دەکەن و لە ڕۆژهەڵات دەکەن. بەڕێزێکی دیکە وەرەگرم ئێوە لە چۆ هاتوون چۆن بڕیاتانە بەژاری ئەم؟ وڵی ئێمە ماوەیەکی
زۆرە لە سلێمانین ئەوە بینیمان لە شێخ مەقسوود و من یەکەم جارە بڕاستی بینم ئەم مامۆستانەی کورد کە بینین کە ئەحمەد شەرع چپیاوەکە کە هاتنە سەر خەت کە پشتگیری کوردی خۆیان نەکردنەوە ئێمە وەکو کوردی سووریا ئەمانەوێت لە هەموو کوردێکی بغیرەت هەموو کوردێکی بەشەرەف پشتگیری لە ئەم هینا بکەنەوە هینی ئەشرەفیە و شێخ مەقسوودیە یەکبوونی کورد بەدەست کوردەوەیە ئەگەر کورد نەبێ بە یەک دڵنیابن ئێمە ئەمرن یەک بە یەک هابێت باشە قد كرد قد ناروخي والله همو جواب كان سريع كرد ناروخي كرد يكون نادي بتشوار ئێوە کوردی ڕۆژاوان بله من شو خصيانة سلام ما ليريا باشا. هذا يس سوريا من ديوزمان شناس أنا بس خوان بشكري أنا وبدرو بجيان دەست خۆش هەر بژین. بله